بەشێک لە پزیشکان پێیان وایە هۆکاری لێکترازانی پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش هۆکارەکەی میدیا لێ بەرپرسە. وەکو لە ماوەی ڕابردووشدا هەندێک لە پزیشکانی سلێمانی ئەوەیان بە ئاشکرا وتووە، بەڵام ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەوەی نەخۆش بەرامبەر پزیشک دەیکات. میدیا بە ئەندازەیەکی کەم لێ بەرپرسە و هۆکارەکان ڕنگدانەوەی قەیرانی دارایی و جیاوازی چینایەتیە لە ڕووی دۆخی داراییەوە. ئەوەی کە کێشەکەی ئێستا دروستکردن دکتۆرەکان کە نیگەرانن زیاتر لەو میدیایە نیگەرانن کە پێوتر میدیای سوشال میدیا. لەم حاڵەتە ئێمە ئەبێت چی بکەین وەک میدیای ڕسمی، وەک کەناڵە ڕسمیەکان بینرا و بیسرا و خوێنرا و ئەلەکترۆنی، ئەبێ کارێ بکەین کە ئەو علاقی بینی دکتۆر و هاوڵاتی، بینی دکتۆر و نەخۆش نزیککەینەوە لێک نەک دووری خێن. خەڵک لە دوای قەیرانی ئابوووریەوە علاقەکەی لەگەڵ پزیشک ئەتوانم بڵێم بۆ لەبەرەوەی کە پزیشکی ئێستا من باسیەوەشم کرد لەوە بزانم دکتۆرەکانیش لەم نیگەرانن کە هەندێک حاڵەت هاتوۆتە پێشەوە دکتۆر پارەیەکی ئەتوانم بڵێم نەوە ئەمە بە بەراورد بە خەڵکی هاوڵاتی پارەیەکی دەست ئەکەوێ عیادی هەیە، نەشتەرگەری ئەکا پارەی ئەم شتانی هەیە، بەڵام هاوڵاتی بۆ ئەم هەستەی هەیە لە نەفسیەن سایکۆلۆژیەن لە ناخی خۆیان بەم شێوەیە دەریە بڕێت. هێندێک لە پزیشکان و مامۆستانی زانکۆش ئەو ڕاستیە دەڵێن کە هێندەی گلەیی لە میدیای سێبەر و سۆشیال میدیا دەکەن، لە ناویشاندا تۆڕە کۆمەڵایەتیەکان هێندە گلەییان نییە لە میدیا ناسراوەکانی دیکە. ئێستا سۆشیال میدیا بە جۆرێک بێ سەروبەرەیی دروست کردووە کە تاوانباری سەرەکین لە خراپبوونی پەیوەندیەکانی نێوان پزیشک و نەخۆش و بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک. پزیشکان خزمەتکاری خەڵکی خۆیانن، خزمەتکاری چین و توێژەکانی تری کۆمەلگان دابڕان نییە، بەڵام هەڵە تێگەیشتن هەیە. ڕەنگە جاری وا هەیە کە لە ڕاگەیانەکەەوە ئەم هەڵەیە ئەوترێ کۆمەڵی خەڵکی نابەرپرس دەستەکەن بە جوێندان بە چینی پزیشکان، ئەوە هەڵەیان کرد، ئەوە چاوی خەڵکیان کوێر کرد، ئەوە بەم دەرجەوایان کرد، یعنی زانیاریەکان وەکو خۆی ناگا هەڵڵایەک دروستە بێ. زۆر جاریش چونکە دەرونی خەڵکی ئێمە لە کۆمەلگای ئێمە ئەکوڵەیە، دەرونێکی نائارامە، خەڵک بە زۆر کێشە و گرفتی گەورەتر ئەناڵێنێ ئەوێ خۆی بەتاڵ کاتوانێ، لەبەرەوە کە ئەو کێشەیە دەبینێ یەکسەر دابارێتە سەر ئەم مۆزوع لە کاتێکە لە شوێنی خۆی نییە. قسەی زۆرێک لە هاوڵاتیان بەتایبەت سۆشیال میدیا ئەوەیە لە ماوەی ڕابردوو بەهۆی هەڵەی پزیشکی و دەرمانی کوالیتی خراپ و ڕەچاونەکردنی دۆخی دارایی هاوڵاتیان لەلایەن پزیشکانەوە جۆرێک لە دڵڕەقی بەرامبەر پزیشکان دروست کردووە. پزیشکانیش دەڵێن پێویستە هۆکارەکانی ڕاگەیاندن و بەتایبەتیش سۆشیال میدیا ئەو پەیوەندی و متمانە پیرۆزەی لە نێوان نەخۆش و پزیشکدا هەیە نەشێوێنن و نەکرێنە دوژمنی یەکتر. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.